بێگومان فستیڤاڵی گەلاوێش بەو تایبەتمەندیانەی کە ئێستا لە زاری میوانەکانەوە جۆمان لێبوو کار لەسەر نوێگەرایەتی ئەکات، کار لەسەر ئەوە کات کە ساڵ بە ساڵ کۆمەڵێ قەڵەمی باشتر جوانتر، کۆمەڵێ نووسینی جوانتر، کۆمەڵێک کتێبی نوێ، کۆمەڵێک کاری جیاوازتر لە بوارە هونەریەکانە، چ شانۆ بێت، چ شێوەکاری بێت، چی میوزیک بێ، چ لایەنەکانی تری هونەر بێت بتوانێت بیگرێتە بەر بۆ ئەوەی کە بتوانێت زۆرترین بەهرەکان بێنێتە پێشەوە و کاریان لەسەرکە. ئەمەش بەستەنها لەسەر ئاستی سلەیمانی نییە، لەسەر ئاستی هەرێم نییە، بەڵکو لەسەر ئاستی وڵاتانی تریشە و چەندین ڕۆشنبیر و ئەدیب و کەسانی بەناوبانگ دەتوانێت لەم فستیڤاڵەیە بەشدار بێ و هیوادارین هەر بەردەوامی هەبێ تاوەکو بتوانین بە هەمیشە ئەدەبیات و ڕۆشنبیری گەشە بکات لە نێو فستیڤاڵی گەلاوێشدا. وەکو پێشتریش ئاماژەم پێەیە ئێمە لە ڕۆژی دوێنێەوە و ئەمڕۆژ ئەزانی پێنجەمی لووتکەی تەندروستی کوردستان لە پارێزگای هەڵەبجە بەردەوامی هەیە. ئێستاش چەند دیبێتێکی کە لێوە بەڕێوەچێ با بچینە لای ئەو دیبێتانە ئێمە و ئێوەش گوێبیست بیم بزانین لە زاری پزیشکە بەڕێزەکانەوە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر چ بابەتێک و چ سێکتەرێکی تەندروستیەکە. کێ فریاکە سیستەمی فریاکەوتنی خێرا ئەمەیە تۆ ئەبێ کارمەند پێ بگەێنی، ئەبێ ئیش لەسەر حاڵەتەینەکان بکەیت و طبعاً ئەمەش هەموو کاتێکیش ئەڵێم خەڵکی دڵسۆزی ئەوێ پارێ ئەوێ. ئەم دووشتەم بەرێ لە 5 ساڵە سیستەمێکی زۆر باشە لە هەڵبژا بۆ دروستەکە. بەسیترین نمونە من لە نەروێژ بووم، سیستەمی باکووری نەروێژ زۆر لە مەنتیقەیە کە شاخابیە زۆر خراپ بوو. دیسپاسەنتەریان نەبوو، کارمەندیان بەس دیسئۆرگەنایز بوو، یعنی وەکو نمونەی هێنمەوە. من و دکتۆرێکی دەنیمارکی کە دکتۆری تەخدیر بوو دانیشتین بە 3 هەفتە پلانێکمان دانا لە 5 ساڵە ئیشی تاکرد. ئەم باسی 2001ەکەم لە 2012 باشترین سیستەمی ئەوروپا دەرچوو شیمای نەروێژ بۆ چکە لەوێ خەڵکی دڵسۆز میزانیان دانا خەڵکی دڵسۆز ئیشێکرد. لەبەرەوە من ئەم دووشتاڵێم میزانیە و خەڵکی دڵسۆزەوێ بۆ ئەوی ئەو سیستەمە باشکەیت. با خۆمان نەقڵێن بڵێن سیستەمی ئێستا باشە نییە. پری هۆسپیتال هەیە لە هەڵەبجە لە هەر لە کوردستانیشانە ئەگەر لە شوێنێکیش هەبێت زۆر شتێکی بیسکە، شتێکی مەمدەیە، یعنی شتێکی زۆر سەرەتاییە داوای لێبوردنەکەم. لەبەرەوە هیوادارم هەوڵ بین بۆ بەڕێوەچاک. سپاس دکتۆر گیان بەڕوونکردنەوە کەتی ئینشەڵا گەڕێم وڵات لە پرسیارێکی ترا. دکتۆر ئومێد بەڕێزت وەکو بەڕێوبەری فریاکەوتن بووی لە نەخۆشخانەی شار و یەکێک بووی لە دامەزرێنەرانی ICU، ئایا ئەو سیستەمەی کە ئێوە ویستان دای بنن لە ڕووی بۆ نمونە لە ڕووی کۆمیونیکیشن سیستەمەوە، لە ڕووی ترانسپۆرتیشنەوە، لە ڕووی تایمەوە، لە ڕووی مۆرتالەتی ڕێیتەوە، ئایا ئەوە بوو کە ئێستا کە دەستان پێکرد ئەوەیە کە ئێستا تانەوێت؟ زۆر سپاس. طبعا نەخێر بە دڵنیاییەوە، یعنی ئەگەر واقعی باسکەین تۆ بە نەزەری بدەوێت سیستمێکی ئیمەرجنسی ڕسپۆنسی بیسیک دروست بکەی وەکو دکتۆر مزدەفەر وتی ئەمە کاتی ئەوێ، پەروەردەکردنی ئەوێ و بودجێ ئەوێ و سەبری ئەوێ لەگەڵیا. بەڵام بەداخەوە ئەوەی ئێمە کردمان و ئەو ستافەی کە پەروەردە کرا ئەتوانم بڵێم ئێستا بە چەند پەنجەی دەستێ ناپەڕن کە ماون لە ناو سیستەمەکەیە، هەمووی بە شێوێ لە شێوەکان پەرتەوازە کراون بۆ ئاستا هەر یەکە چوە بەلایەکە بۆیە سیستەمەکە ئەو هەدەفەی نەپێکا کە تۆ لە خەیاڵی خۆتا بۆ داناوە. طبعا ئەمە مشکلی ئەم وڵاتەیە لە هەموو بوارەکانە دکتۆر ئاراس. هەموو هەواڵەکان تەسەورەکەم لەمەیان متفق من لەگەڵما. من لە شوێنێ تریش باسم کرد، ئێمە نێرسێکمان هەیە دکتۆر سلیق و دکتۆر مزەفەر و تۆ دالێژەی ناسن، ماستەری هێنابوو لە تریاجە ئێستا خەفارە دەگرێت لە شەوانی خەسخانەی شار لە جاتی یەکەم کەسە ماستەری هێناوە لە تریاجە بێنی لە ناو ئیمەرجنسی داینی ئیسفادەی لێ بکەی، بەڵام هەڵیێنە شوێنێکی تر. بەهەرحاڵ با من نەچمە ئەو هینا، من تێنەگەیشتم لە هەڵەبجە ئایا سیستمی وەڵامدانەوەی خێرا هەیە. من لەمە تا ئێستا تێنەگەیشتم. دکتۆریان ئەو پرسیارە ڕاستی دکتۆرە دالیاکەم نازانم هەیە یان نا، چونکە من تا نەزانم هەڵەبجە لە چه ئاستێکی سیستمی وەڵامدانەوەی خێرایە ناتوانم قسە لەسەر ئەوە بکەم چۆن ئەو تایتڵە جوانە جێبەجێ بکەین، چونکە ئەو تایتڵە دکتۆر ئارەزۆ تایتڵە هی وڵاتێکی زۆر پێشکەوتووە. تۆ باسی فاستەر سترۆنگەر لەگەڵ سمارتەر ئیمەرجنسی ڕسپۆنس بکەی. بەجددی ینی بمبەخشن زۆربەی وڵاتە ئەوروپیەکانی ژێشتا نەگەیشتونە ئەو ئاستەی
بە درۆن دیسی بنێرە بۆ شاخەکانی بۆ نمونە نەروێج ئەگەر یەکێک لەوێ خەریکی CPR بێ و سێ ئینیلانە بێ جاوەرە ئێمە هێشتا وەکو ڕەنگە سیستمی تەلەفۆناتەکەمان هەر سیستمە ئەنەلۆگەکەی جاران بێ بەهەرحاڵ بۆی سەرتان نێشێنم بۆی ئێمە بزانین سیستمی فریاکەوتنی خێراکەمان باشە حتمیان هەڵسەنگاندنێکی عالەمی هەیە بەو هەڵسەنگاندنە عالەمی ئەتوانین هەڵی سەنگێنین بزانین سیستمی فریاکەوتنەکەمان باشە یا خراپە گرنگترین خاڵی ئەو تەمان ئەم هەڵسەنگاندنە بۆ هەموو کارێک ئەتوانی بیکەی یەکێک لەو کارانە وەک باسمان کرد سیستمی فریاکەوتنی خێرایە گرنگترین شت لەمەیە کاتە تایم ئایا تۆ کە یەکێک وەک دکتۆر مزەفەر وتی کە جەڵدەیە لێ ئەیە بە چەند ئەگاتە شوێنی مەبەست بە چەند بڵێن دەقیقە بۆ نمونە ئەگەر باسی UK بکەین لە 7 منتە ئاگاتە ئەو شوێنەی کە مانجمنت دەگرێت کە عیلاج وەرەگرێت هەرچەند لە هەنێ وڵاتە ئێستا ئیسعافێک دانراوە سیتی سکانەکەی تایە دەرمانی توانەوەی جەڵدەکەیشی تایە هەر لە ماوە ئەکرێت عفو ئەوە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە UK ستیشن هەیە لێرە ئێمە ستیشنمان نییە یعنی لە کوردستان ئیلا بێ پەیوەندی بکەی بە 122 لە نەخۆشخانەوە تا ئەگاتە لای تۆ کاتەکەی زۆرێ بەڵام لەوێ ستیشنمان هەیە کەم و کوڕێکان باسەکەین بە سەراحەت لەوەی کە لێرە نیمانە من وەکو جەڕاحێکە لە تەواوی ئیشەکەم یەکەم شت ICU چاودێری ورد ئەوە زۆر زەڕورە دووەم شت مەسەلەی CCU قەستەڕە کە ئەتوانین عادەتێکی زۆر باشتر لە نەخۆش ڕزگار بکەین بەبێ ئەوەی پێویست کابینێرین بۆ سلێمانی و بۆ بەڵێن دەوروبەرەکانمان ینی ئێمە لەخوا بەزیابێ بووین بۆ محافەزە بۆ چی بینێرین بۆ محافەزەیەکتر بۆ چی نەخۆش بنێرین بۆ ئەم لاولا یەک شتیش هەیە کە لەوانەیە نەکرابێت هەتا ئێستا بە سەراحەت پێویستمان بە سەرڤەی هەیە پێویستمان بە فیدباک هەیە پێویستمان بە بەحث هەیە بزانین ئایا ئەم شتانەی کە ئێمە ڕۆژانە ئەیکەین یان لە چه ئاستێکایە چکە تەسەوڕ ناکەم ئەو عەدەدەمان هەبێت ئێمە کە بزانین ئێمە لە چه ئاستێکین و لە چ با بڵێن لەڤڵێکین لە با بڵێن لە محافەزەتەکانی عێراقا دکتۆر ئومێد ئەگەر خاڵی ئاخیرت هەبێ بە کورتی حەزم کرد باسی فەند بکەم فەندی تەندروستی ینی لە دنیاە فەندی تەندروستی فەندێکی ئاسان نییە ئەتوانم بڵێم تەندروستی کایەکی بەکاربەرە ئەوەندەی بەرهەمهێن بێ ینی ناتوانێت پارێکی باش بۆ حکوومەت بەدەستە بەربکە بەداخەوە ترێندێکیش لە ناو تەندروستی بڵین کوردستانە دروست بووە هەچ کایەک پارەی پێیان نەکریتر تۆ ئیمالیکەی بەداخەوە ئیمەرجنسی و کایەیە کە پارەی پێیان ناکرێت بۆیە لە دنیاە ئەمەیان چۆن حل کردووە لە دنیای نظامی پسوڵە هەیە لە هەنێ وڵات بڵێن نظامی پسوڵە جێبەجێکن کە تۆ کارێکی بۆ جێبەجێەکەی پسوڵەیەکی ڕەمزیت بۆ ئەبڕێ ئەم پسوڵەیە بۆ گەشەپێدانی ئیمەرجنسی بەکارێنرێتەوە یان نظامی بیمەی تەندروستی کە بەداخەوە نظامی بیمەی تەندروستی ئێمە ناشکرینە بە پەرلەمانی کوردستان چالاک نەبوو ئەگینایەکێکە لەو پرۆژانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوێ ئیشی لەسەرکە چکە بەجددی تاوەکو نظامی بیمەی تەندروستی نەبێ لە کوردستاندا مەسلەی کێشەی تەندروستی و پارەدانی نەخۆش چارەسەر نابێ بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ چارەسەرەکانیش ئەوەندە جوان و پێشکەوتوو ئەبن تێچۆکیان زۆر گرانە بێ باوەڕکە هەنێک خەدەماتی خزمەتگوزاری هەیە تەنانەت کە من بەڕێوەبەری خستخانەی شاریش من نەمەوێرا باسی بکەم لەبەرەوەی خەڵک ینی کولفەکەی ئەوەندە لەسەر خەڵکە کەوت کە زۆر قرس بوو یاسایەک تاکس ئەتوانی بودجەی بڵێن ئیمەرجنسی بە تاکس بە باج بتوانی دەستەبەریکەی بەڵام هەموو ئەمانەی کە باسم کرد هەموو ئەمانە پێویستی بەوەعی خەڵکە پێویستە خەڵک فێر بکەی پێویستی بەوەیە یاسای پەرلەمانی بۆ دەرکەی پێویستە بەوەیە حکوومەت باوەڕی بە پرۆژەکەت هەبێ قەناعەتی بۆ پیاوکی کە باوەڕی بە پرۆژەکەت هەبێ وەکو چۆن باسم کردوتم ئێمە نەمانەتوانی پرۆژەی پێش نەخۆشخانە فریاکەوتنی پێش نەخۆشخانە جێبەجێ نەکەین ئەگەر وەزیری تەندروستی ئەو کاتە باوەڕی پێی نەبووایە بەڵام مادەم باوەڕی پێی بوو و ئەیزانی ئەمە کلیلی چارەسەری زۆرێک لە کێشەکانە بۆیە توانیمان سەرکەوتوو بین لەو بارەیە بێمە سەر ئەو نقطەی کە چۆن ئێمە سمارتەر فاستەر لەگەڵ سترۆنگەر دروستکەین ئێمە وەختی ئەتوانین هێشتا ئێمە هیچمان نییە بەس کەی شتەکانمان دروست کرد ئەتوانین باسی سمارتەر بکەین سمارتەر یعنی تۆ ئێستا ئیسعافەکانە هەمووی نظامی GPS تیا بێ و هەموو کارمەندێکە لە مۆبایلەکە پرۆگرامی هەبێ و دیسپاس سنتەرەکە و ئەلکترۆنی بێ و نەخۆش ڕیکۆردی نەخۆش هەمووی ئەلکترۆنی بێ بۆی لە کاتە هەمووی ئاگای لێبێ کە ئێمە هێشتا زۆر دوورین لەو قسەیە زۆر جار پێویست ناکات لە وڵاتی دەرەوە یعنی تۆ 122 بەکاربێنی ئەتوانی ڤیدۆیەک بنێریت ئەتوانی تێکستێک بنێری کە لای ئێمە
ڕێگە چێدا ئەو سیستەمی کە من بۆ باسەکەم کە تۆڵی سترۆنگەر بەڕاستی بە ستافەکرێ بە پێداویستی ستافەکرێ بە هەموو ئەو پێداویستیانە ئەکرێ کە لە بەردەستیایەتی بە ترێنینی بەردەوام ئەکرێ ئەمجا تۆ ستافەکە و بەێسترە بێ بە دروستکردنی چەند تیمێکی جیاواز ئەبێ بۆی بزانی کابرا بۆ نمونە جڵدەی مێشکلی داوە چی بۆ بنێری کاردێک ڕێز ینی هەر بۆ معلوماتی کاردێک ڕێز نابێت لە 4 منت تێپەڕێکە تۆ گەیتە سەری چە خۆی لە 10 دقەیە لە ڕێژەی مردن لە سا 20 بوو بە 11 دقاوێ بە لە ساسی ینی لە چارێکی 20 دقەیە نەخۆشەکەی تر هیچ ئەمەلێکی نییە تۆ ئیسعافەکە لێرە بەنی سعادگاتە سەر نەخۆشێک دڵی وەستاوە لە 100 پێ ڕزگار ناکرێت بۆیە لە دنیای نابێت لە 4 منت تێپەڕێ ئەمە چی بۆ حەلەکە سیستمێکی سمارت ئەمەد بۆ حەلەکە سیستمێکی سمارت کە بە ڕێگای ڕووی وەکو پێم وتی گوڵۆپی سەوز بۆ کابە سوور بۆی کابرای سیارە بە بۆنی تۆ جادەکان نەبڕێ لێرە بەداخەوە لە کوردستانە هەموو شتانە بینین کە ئەڵێن بڵێن فاستەر تۆ ئەلیکۆپتەرێک لێبێت چۆن شتەکەت مەخسە سەریعەکەی بەسەر ئەو شاخەوەیەکی جەڵدە لێ یاوە تۆ دەوێت دیسێکی پێ بگەێنی ڕێگا نیە ئەمبیڵانس نیە هێلیکۆپتەر نییە درۆنە نییە یعنی ئەم پرۆسەیە ئاوا خێرا ئەکرێ جا ئەم پرۆسەیە بیرمان نەچێ تەنها ئێمە نین لە تەندروستی وەکو دکتۆر مزەفەر وتی پۆلیسمان پێویستە برادرانی کەش و هەوامان پێویستە ئێمە چین نەگۆکو کابرای ئێرانیمان لێبێ ئەلیکۆپتەرەکەشی بەمانگەنە دۆزرایەوە یعنی ئەبێ ئاگامان لێبێت ئەم خەڵکانە هەمووی بەشداری پێ بکەین لە سیستمی فریاگوزاری پێش نەخۆشخانە هیوادارین دکتۆر ئازار نوخشەخان بسمیلایی لێ بکەن دڵنیا بن ساڵێکی تری شەڵادا نشینەوە هەنگاوێکمان بڕیوە بەرەو ئەوەی شتێکی جوانتر بۆ تایتڵەکە دروست ببێ ئینشاءالله زۆر سپاس دکتۆرگیان بەڕێزان پێیان ڕاگەیاندوم کە کۆفی بریک نییە دوای ئەمە پانێڵی دووەم بەردەوامە بێ پێشەوەی بچینە لای پرسیارەکان پرسیاری بەڕێز دکتۆر ئازاد دوای دکتۆر فەرموودەفەتا فەرموو دکتۆر دکتۆر ئازاد پێمان بڵێ پرسیارەکە و ئاڕاستەیەکی یەکەی بۆی کە بزانین کێ جوابایەتەوە باشە؟ باشە بەسەر چاو بەیانیتان باش من ببورن ئەبوو لێرە حاضر بەڵام کورساتی ئەزیز وتی کە ئەوەیە پوراوی دکتۆرکیان بێ چاو پێکەوتنێک بکەی ئەجینا من بێگومان سوود لە قسەکانی ئەوە بینم کاک دکتۆرۆمێت دەستان خۆش بێ هەمووتان بەڕاستێکی من بسمیلام لێ کردووە چاکیش کردووە زانی ئێستا لە نیوەی سوورەتەکەم ئەم لوتکە تەندروستی حەزەکەم وا بکەم بە تەجربەکانی ئێوە سەدەق الله العەظیمەکەی لێ بکەم ئەزانی چیم کردووە